أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشندو مهربان. اقترب للناس حسابهم وهم في غفلة معرضون. محاسبة لپرسينوي خلچي نزيق بوتوا لكاتيك دا زوربي اوان بآقاو غافلنو بشتيان لآيني خدا كردوو رو ورجيرن لبرنامكي ما يأتيهم من ذكر من ربهم محدث إلا استمعوه وهم يلعبون. هیچ یاداوەریەکی تازەیان لەلایەن پەروەردگاریانەوە بۆ نایەت کە ئەوان گوێبیستی نەبووبن و لەو کاتەدا یاری و گەمەی پێنەکەن. لاهية قلوبهم وأسروا النجوى الذين ظلموا هل هذا إلا بشر مثلكم أفتأتون السحر وأنتم تبصرون. دڵەکانیان بێئاگا و سەرگەردانە ئەوانەشی کە ستەمیان کرد قسەکانیان شاردەوە بەنهێنی دەیانوت ئایا ئەمە تەنها بەشەرێک نییە وەک ئێوە؟ ئایا ئێوە بەدەم جاد و گەریەوە دەچن لە کاتێکدا ئێوە چاوتان هەیە و دەبینن؟ قال ربي يعلم القول في السماء والأرض وهو السميع العليم. خدای گەورە پێغەمبەرەکەی لە باس و خواسیان ئاگادار کرد بۆیە وتی پەروەردگارم ئاگاداری هەموو قسە و گفتارێکە لە ئاسمان و زەویدا و ئەو زاتە بیسەر و زانایە. بل قالوا أضغاث أحلام بل افتراه بل هو شاعر فليأتنا بآية كما أرسل الأولون. بەڵکو شتی تریشان دەوت وەگەوەی کە گوایە ئەم قورئانە خەو خەیاڵی بێسەر و بنە یاخود خۆی هەڵی بەستووە بەڵکو ئەو کەسێکی شاعرە دەبا بەڵگە و مۆجیزەیەک بهێنێت وەکو پێغەمبەرانی پێشوو. ما آمنت قبلهم من قرية أهلكناها أفهم يؤمنون. ئەو شار و شارۆچکە و دێهاتانەی پێش ئەمان کە داوای مۆجیزەیان کردووە و دوایی باوەڕیان نەهێناوە لە ناومان بردوون ئایا ئەمان باوەڕ دەهێنن؟ ئایا ئەوان باوەڕ دەهێنن؟ وما أرسلنا قبلك إلا رجالا نوحي إليهم فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. ئێمە پێشتۆ کەسانی ترمان ڕەوانە نەکردووە جگە لە پیاوانێک کە هەڵمان بژاردوون وەحی و نیگایان بۆ ڕەوانە دەکەین دا بپرسن لە خاوەنی کتێبەکانی پێشوو ئەگەر ئێوە ئەم ڕاستیانە نازانن. وما جعلناهم جسدا لا يأكلون الطعام وما كانوا خالدين. ئێمە وەنە بێتە و پێغەمبەرانەمان لە پەیکەر و لاشەیەک دروست کرد بێت کە خواردن نەخۆن و ژیانی هەمیشەییشمان پێ نەبەخشیون. ثم صدقناهم الوعد فأنجيناهم ومن نشاء وأهلكنا المسرفين. لەوە دوا بەڵێنی خۆمانمان بۆ بردوونەتە سەر جا ڕزگارمان کردوون لەگەڵ ئەوانەدا کە دەمانەوێت و باوەڕیان هێناوە سەرکەش و لە سنوور دەرچوەکانیشمان لەناو بردووە. لقد أنزلنا إليكم كتابا فيه ذكركم أفلا تعقلون. سوێن بە خوددا بێگومان ئێمە کتێبێکمان ڕەوانە کردووە بۆتان کە یاداوەریە و سەربەرزی ئێوە لە شوێن کەوتنیایەتی ئایا ئەوە بیر و هۆشتان ناخەنە کار و ژیر نابن؟ وكم قصمنا من قرية كانت ظالمة وأنشأنا بعدها قوما آخرين. چەندەها شار و شارۆچکەمان کاول کرد کە خەڵکەکەی ستەمکار بوون و بەدوایاندا گەلانی ترمان هێناوەتە مەیدانەوە.
فلما أحسوا بأسنا إذا هم منها يركضون جاکاتێک ئەو خودانە ناسانە هەستیان کردووە کە تۆڵە و سزای ئێمە بەرەو ڕوویان هاتووە و نزیکە یەخەیان بگرێت ئەوە دەست بەجێ ڕایان کردووە لێ و سەریان لێ شێواوە لا تركضوا وارجعوا إلى ما أترفتم فيه ومساكنكم لعلكم تسألون ئەوسا بەگاڵتە پێکردنەوە پێیان وتراوە ڕامەکەن و بگەڕێنەوە بۆ ئەو ڕابواردنەوە بۆ ئەو ماڵ و حاڵەی کە تێیدا دەژیان بۆ ئەوەی پرس و ڕاتان پێ بکرێت و کارێک یان ئیشێک چاوەڕێتان بکات قالوا يا ويلنا إنا كنا ظالمين ئەوسا بەدەم ڕاکردنەوە دەیانوت هاوار بۆ ئێمە بەڕاستی ئێمە ستەمکار بووین فما زالت تلك دعواهم حتى جعلناهم حصيدا خامدين جا بەردەوام هەر ئەوە قسەیانە هەتا هەموویانمان دروێنە و خامۆش کرد وما خلقنا السماء والأرض وما بينهما لاعبين ئێمە ئاسمان و زەوی هەرچیش لە نێوانیاندایە بەگاڵتەوە بێمەبەست دروستمان نەکردووە لو أردنا أن نتخذ لهوا لاتخذناه من لدنا إن كنا فاعلين ئەگەر بمانویستایە یاری و گەمەیەک بسازێنین لەلایەن خۆمانەوە دەمان سازاند ئەگەر بڕیار بێت کاری وا بکەین بل نقذف بالحق على الباطل فيدمغه فإذا هو زاهق ولكم الويل مما تصفون جا ئەوە لە ئێمە ناوەشێتەوە بەڵکو حەق دەماڵین بەسەر بەتاڵ و ناحەقیدا و دەست بەجێ داغانی دەکەین هاوار و واوەیلان لە ئێوە بۆ ئەو بوختان و قسە نابەجێیانەی کە دەیکەن وله من في السماوات والأرض ومن عنده لا يستكبرون عن عبادته ولا يستحسرون هەرچی لە ئاسمانەکان و زەویدایە هەر خوددا خاوەنیانە و لە خزمەتی ئەودان بێگومانە و فریشتانەی کە لە خزمەتیدان خۆیان بە گەورە نازانن لە پەرستنیدا و هەرگیز ماندوو بێتاقەت و بێزار نابن لە ستایشی ئەو زاتە يسبحون الليل والنهار لا يفترون بەردەوام بە شەو بە ڕۆژ تەسبیحات و ستایشی دەکەن و لە کاتێکدا ساردبوونەوە شڕیان تێناکات أم اتخذوا آلهة من الأرض هم ينشرون ئایا خەڵکینا لەبار پەرستراوی ساختەیان بڕیارداون لە زەویدا و ئەو پەرستراوانە دەتوانن ژیان ببەخشن لو كان فيهما آلهة إلا الله لفسدتا فسبحان الله رب العرش عما يصفون ئەگەر لە هەردووشیاندا لە ئاسمان و زەویدا چەند خودایەکی تر هەبوایە غەیری ئەڵڵاه ئەوە کاول و وێران دەبوون و تێک دەچوون بەسەر یەکدا پاچی و بێگەردی بۆ خوددا کە پەروەردگاری عەرشە لەو باس و خواسانەدا کە خوددا نەناسان دەیڵێن هاوڵ بۆ ئەو زاتە بڕیار دەدەن لا يسأل عما يفعل وهم يسألون پرسیار ناکرێت لەوەی کە خوددا دەیکات لە کاتێکدا ئەوان پرسیاریان لێ دەکرێت و محاسەبە دەکرێن أم اتخذوا من دونه آلهة قل هاتوا برهانكم هذا ذكر من معي وذكر من قبلي بل أكثرهم لا يعلمون الحق فهم معرضون ئایا ئەوانە چەند خودایەکی تریان لە جیاتی پەروەردگار بۆ خۆیان ڕەخساندووە یاخود خۆیان دەخەڵەتێن و جێلن ئەی پێغەمبەر پێیان بڵێ بەڵگەتان بهێنن لەسەر ئەو بیر و باوەڕەتان من دڵنیام کە ئەم قورئانەی یادخەرەوەیە بۆ ئەوانەی کە هاوڵی من و ڕێبازی منیان گرتۆتە بەر
هەروەها لە بەسەرهاتی پێغەمبەران و قەومەکانی پێش منیش دەدوێت بەڵام زۆربەی خەڵکی حەق و حەقیقەت ناناسن و دژایەتی دەکەن و ڕووی لێ وەردەچەرخێنن. وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون. ئێمە پێش تۆ هیچ پێغەمبەرێکمان ڕەوانە نەکردووە کە وەحیمان بۆ نەنارد بێت بەوەی کە بێگومان هیچ خدایەک نییە جگەل لە من و دەبێت هەر من بپەرستن. وقالوا اتخذ الرحمن ولدا سبحانه بل عباد مكرمون. خوانە ناسان دەیانوت خدای میهرەبان کوڕی بۆ خۆی بڕیارداوە، فریشتەکان ڕۆڵەی ئەون، پاچی و بێگەردی بۆ ئەو زات هەیە بەڵکو ئەوانە بەندەی ڕێزداری ئەون. لا يسبقونه بالقول وهم بأمره يعملون. ئەو فریشتانە ئەوەندە ڕەوشت بەرزن هەرگیز نافەرمانی ناکەن و قسە لە قسەیدا ناکەن و لە گفتاردا پێشی ناکەون. ئەوانە بە فەرمانی ئەو دەجوڵێنەوە و فەرمانی ئەو جێبەجێ دەکەن. يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يشفعون إلا لمن ارتضى وهم من خشيته مشفقون. هەر خوددا دەزانێت ئەو خەڵکە لە ڕابردوودا چیان ئەنجام داوە و لە داهاتوشدا چی ئەنجام دەدەن. دنیا و قیامەت ڕابردوو و داهاتوو بۆ ئەو زاتە چوون یەکە. فریشتەکانیش تکا کار نابن تەنها بۆ ئەو کەسانە نەبێت خوددا پێی ڕازیە و ئەو فریشتانە لە ترسیە و زاتە ناوێرن هیچ سەرپێچێک ئەنجام بدەن. ومن يقل منهم إني إله من دونه فذلك نجزيه جهنم كذلك نجزي الظالمين. خۆ گەر یەکێک لە فریشتەکان لە خۆی غەڕا بێت بڵێت بەڕاستی منیش خوددام بێجگەل لەو ئەوە پاداشتی دەدەینەوە بە دۆزەخ، هەر بەو شێوەیە پاداشتی سەمکاران و یاخیەکان دەدەینەوە. أولم ير الذين كفروا أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون. ئایا ئەوانەی بێباوەڕبوون نەیان بینیوە و بۆیان ڕوون نەبۆتەوە بەڕاستی ئاسمانەکان و زەوی یەک پارچە بوون لەوە و دوا لێکمان جیاکردنەوە کە ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەم ڕاستەقینە زانستیە لەلایەن ئەوانەوە پێی پێدەبرێت. لە ئاویش هەموو شتێکی زیندومان فراهم هێناوە. ئاو زۆربەی پێکاتەی لە شیادەمیزاد و زیندەوەران و ڕووەک پێک دەهێنێت. ئایا ئەوانە هەر باوەڕ ناهێنن بەو ڕاستیانە و بەو دەسەڵاتە بێ سنوورەی ئێمە؟ وجعلنا في الأرض رواسي أن تميد بهم وجعلنا فيها فجاجا سبلا لعلهم يهتدون. لزەویشدا کەژ و چێوەکانمان چەسپاندووە تا لا سنگ نەبێت و لار نەبێتەوە و هەڵیان نەجێڕێتەوە. لە لاپاڵی چیاکان و لە دۆڵەکاندا ڕێگاوبانی فراوانمان سازاندووە بۆ ئەوەی خەڵکی ژیان بۆ خۆیان دابین بکەن و هەروەها ڕێیان لە گەنجینە و ناز و نیعمەتە شاراوەکان بکەوێت. وجعلنا السماء سقفا محفوظا وهم عن آياتها معرضون. ئێمە ئاسمانمان کردووە بە سەقفێکی پارێزراو کەچی ئەوانە ڕوووەردەجێڕن لە هەموو نیشانە و بەڵگەکانی ئاسمان. وهو الذي خلق الليل والنهار والشمس والقمر كل في فلك يسبحون. هەرەو زاتەیە کە شەو ڕۆژی بەدیهێناوە، خۆر و مانجیشی دروست کردووە، هەر یەکەیان لە خۆلگەیەکدا دەسوڕێنەوە، زەوی بە دەوری خۆردا و مانجیش بە دەوری زەویدا. وما جعلنا لبشر من قبلك الخلد أفإن مت فهم الخالدون. ئێمە پێش تۆ ژیانی هەمیشەی و نەمریمان بە هیچ کەسێک نەبەخشیوە،
جا ئایا ئەگەر تۆ بمریت دوای مەرجی تۆ ئەوە ئەو خەڵکە ژیانی هەمیشەیی دەبەنە سەر و نامرن؟ كل نفس ذائقة الموت ونبلوكم بالشر والخير فتنة وإلينا ترجعون هەموو کەسێک دەبێت مردن بچێژێت و شەرابی مەرگ بنۆشێت. بێگومان ئێوە تاقی دەکەینەوە بە شەڕ و ناخۆشی و بەڵاو بە خێر و خۆشی و دارایی و توانایی. سەرنجام هەر بۆ لای ئێمە دەهێنرێنەوە تا پاداشتان بدەینەوە. وإذا رآك الذين كفروا إن يتخذونك إلا هزوا أهذا الذي يذكر آلهتكم وهم بذكر الرحمن هم كافرون. ئەی پێغەمبەر کاتێک ئەوانەی بێباوەڕبوون تۆ دەبینن هیچ کارێکیان لەدەست نایەت لەگەڵ تۆی بکەن جگەل لە گاڵتە و گاڵتە جاڕی. جا بە یەکتر دەڵێن ئەمەیە باسی خواکانتان دەکات لە کاتێکدا ئەوان هەمیشە بێباوەڕن بە قورئانی خودای میهرەبان. خلق الإنسان من عجل سأريكم آياتي فلا تستعجلون. ئەوەندە ئینسان بە پەلە و تاڵوکەیە هەر دەڵێیت لە پەلە و تاڵوکە دروست کراوە. لە ئایندەدا من نیشانە و بەڵگەکانی خۆمتان نیشان دەدەم جا پەلەم لێ مەکەن. ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين. خدا نەناسان دەڵێن باشە کەی ئەم بەڵێنە دێتە دی ئەگەر ئێوە ڕاست گۆن. لو يعلم الذين كفروا حين لا يكفون عن وجوههم النار ولا عن ظهورهم ولا هم ينصرون. ئەگەر بێباوەڕان هەواڵی و ڕۆژیان بزانیایە کە بەڕێوەیە و نزیکە و دەخرێنە ناو ئاگری دۆزەخەوە کاتێک ناتوانن بڵێسەی ئاگر لە دەم و چاو و ڕوخسار و لە پشتیان دوور بخەنەوە بەڕاستی ئەوانە سەرکەوت و ڕزگار نابن. ئەوانە نەگاڵتەیان دەکرد و نەبێباوەڕ دەبوون و نەپەلەیان دەکرد. بل تأتيهم بغتة فتبهتهم فلا يستطيعون ردها ولا هم ينظرون. بەڵکو قیامەت کتوپەڕیەخەیان دەگرێت و سەرسام و ڕیسوایان دەکات. ئەوسان ناتوانن بەرەنگاری بوەستن و بیجێڕنەوە مۆڵەتیشیان نادرێت. ولقد استهزئ برسل من قبلك فحاق بالذين سخروا منهم ما كانوا به يستهزئون. ئەی پێغەمبەر سوێن بە خوددا بێگومان پێش تۆ گاڵتە کراوە بە پێغەمبەرانی تریش ئەوسا ئەوەی ئەوان گاڵتەیان پێدەکرد یەخەی پێگرتن و بەهۆی ئەوانەیانەوە گاڵتەیان کرد. قل من يكلأكم بالليل والنهار من الرحمن بل هم عن ذكر ربهم معرضون. پێیان بڵێ چێ دەتوانێت ئێوە بپارێزێت لە شەو و لە ڕۆژدا لە سزا و تۆڵەی خودای میهرەبان کەچی لەگەڵەوەشدا ئەوانە هەمیشە ڕوووەرجێڕن لە یادی پەروەردگاریان. أم لهم آلهة تمنعهم من دوننا لا يستطيعون نصر أنفسهم ولا هم منا يصحبون. یانە بێباوەڕانە چەند خودایەکیان هەیە کە دەتوانن لە سزامان ڕزگاریان بکات جگەل لە ئێمە؟ ئەو کۆڵکە خوایانە نەدەتوانن خۆیان ڕزگار بکەن و خۆیان سەر بخەن نەپەنا دەدرێن لەلایەن ئێمەوە و نەکۆمەچیان دەکرێت. بل متعنا هؤلاء وآباءهم حتى طال عليهم العمر أفلا يرون أنا نأتي الأرض ننقصها من أطرافها أفهم الغالبون. ئێمە بەپەلە تۆڵە ناسێنین
بەڵکو ئەوانە خۆیان و باو باپیرانیان لە ناز و نیعمەتی دنیا بەهرەوەر کردووە هەتا تەمەنیان درێژ بۆتەوە جا ئایا ئەوانە نابین و نازانن کە بەڕاستی ئەمە وردە وردە دێین و دەسەڵاتیان لەم لاولای وڵاتیاندا کەم دەکەینەوە کاتێک ئومەتی ئیسلام شایستە دەبێت خدای باڵا دەست دەسەڵاتی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا کەم دەکاتەوە جا ئایا ئەو بێباوەڕانە هەمیشە سەرکەوتوو زاڵن قل إنما أنذركم بالوحي ولا يسمع الصم الدعاء إذا ما ينذرون ئەی پێغەمبەر پێیان بڵێ بەڕاستی من تەنها لە ڕێگەی وەحی و نیگاوە ئێوە بێدار دەکەمەوە کەسانێکیش هەن کەڕن لە ئاستی حەقدا و سەدای پەیامی خوددا نابیستن کاتێک بێدار دەکرێنەوە ولئن مستهم نفحة من عذاب ربك ليقولن يا ويلنا إنا كنا ظالمين سوێن بە خوددا ئەگەر کەمێک لە حاڵاوی سزای پەروەردگارت ڕوویان تێبکات و لێیان بدات ئەوە خوددا نەناسان بە کوڵ دەڵێن هاوار و ئاه و ناڵە بۆ ئێمە بەڕاستی ئێمە کەسانێکی ستەمکار بووین ونضع الموازين القسط ليوم القيامة فلا تظلم نفس شيئا وإن كان مثقال حبة من خردل أتينا بها وكفى بنا حاسبين ئێمە پێوەرە و تەرازوەکانی دادپەروەری لە ڕۆژی قیامەتدا دادەنین جا هیچ کەس بە هیچ شێوەیەک ستەمی لێ ناکرێت ئەگەر بەقەدەر تۆوە خەرتەلەیەک کە زۆر بچووک و وردا کارێکی چاک یا خراپی ئەنجامدا بێت دەیهێنینە مەیدان جاوەندە بەسە بۆ ئێمە کە ئاوا بە وردی حساب و لێپرسینەوە ئەنجام دەدەین ولقد آتينا موسى وهارون الفرقان وضياء وذكرا للمتقين سوێن بە خوددا بێگومان ئێمە بە موسا و هارون کتێبی تەوراتمان بەخشی کە جیاکەرەوەی حەق و بەتاڵە هەروەها ڕووناچی و یادخەرەوەشە بۆ پارێزکاران الذين يخشون ربهم بالغيب وهم من الساعة مشفقون ئەوانن لە پەروەردگاریان دەترسن لە کاتێکدا کە کەس دیار نییە و پەروەردگاریش لێیان پەنهانە هەروەها ئەوانە لە قیامەت و لێپرسینەوە بیمیان هەیە بێگومان ئەوانە لە قیامەتدا دڵنیا و ئاسوودە و دڵخۆشن وهذا ذكر مبارك أنزلناه أفأنتم له منكرون جا ئەم قورئانەش یادخەرەوەیەکی مبارەک و بەفەڕ و پیرۆزە دامان بەزاندووە جا ئایا ئێوە خۆتانی لێ وێڵ دەکەن و نایناسن ولقد آتينا إبراهيم رشده من قبل وكنا به عالمين سوێن بە خوددا بەڕاستی ئێمە ژیری و هۆشمەندیمان پێشتر بە ئیبراهیم بەخشی ئێمە چاک ئەومان دەناسی إذ قال لأبيه وقومه ما هذه التماثيل التي أنتم لها عاكفون کاتێک بە باوکو و قەومەکەی وت ئەم بتانە چییە ئێوە هەمیشە بە دەوریدا دێن و دەیان پەرستن قالوا وجدنا آباءنا لها عابدين لە وەڵامدا تەنها بەڵگەیان ئەوە بوو کە وتیان ئێمە باو باپیرانمان بینیوە ئەمەیان پەرستووە قال لقد كنتم أنتم وآباؤكم في ضلال مبين ئیبراهیم وتی بەڕاستی ئێوە و باو باپیرانی ئێوە لە گومڕایەکی ئاشکرادا بوون قالوا أجئتنا بالحق أم أنت من اللاعبين خەڵکەکە وتیان بەڕاست تۆ حەقیقەتت بۆ ئێمە هێناوە یان گاڵتە دەکەیت قال بل ربكم رب السماوات والأرض الذي فطرهن
الذي فطرهن وأنا على ذلكم من الشاهدين. ئیبراهیم وتی من گاڵتە ناکەم بەڵکو دەمەوێت تێتان بگەێنم کە پەروەردگارتان پەروەردگاری ئاسمانەکان و زەویە و کە بەدی هێناون و من لەسەرەوە بیر و باوەڕە لە شایەت و ئاگاکانم. وتالله لأكيدن أصنامكم بعد أن تولوا مدبرين. اینجا ئیبراهیم لەبەرخۆیەوە سوێندی خوارد و وتی بەخدا نەخشەیەک دەچێشم و داوێک دەنێمەوە بۆ بتەکانتان دوای ئەوەی ئێوە بەجێتان هێشن و پشتان هەڵکرد. فجعلهم جذاذا إلا كبيرا لهم لعلهم إليه يرجعون. اینجا هەموو بتەکانی ورد و خاش کرد جگەل لە گەورەکەیان بەڵکو کە گەڕانەوە پرسیار بکەن و ئیبراهیم ڕاستیان بۆ ڕوون بکاتەوە. قالوا من فعل هذا بآلهتنا إنه لمن الظالمين. بتپەرستان کە هاتنەوە بینیان بتەکانیان ورد و خاش کراوە وتیان ئەوەی ئەمەی کردووە بە خوداکانمان بەڕاستی ئەوە لە ستەمکارانە. قالوا سمعنا فتى يذكرهم يقال له إبراهيم. هەندێکیان وتیان بیستمانە لاوێک بە خراپە باسییان دەکات پێی دەڵێن ئیبراهیم. قالوا فأتوا به على أعين الناس لعلهم يشهدون. وتیان کەوابوو بیهێنن بە بەرچاوی خەڵکەوە محاسبەی بکەین و لێی بکۆڵینەوە با ئەوانیش ئاگادار بن و بیبینن. قالوا أأنت فعلت هذا بآلهتنا يا إبراهيم. ئیتر چوون ئیبراهیمیان هێنا و لەیان پرسی وتیان باشە ئەی ئیبراهیم ئایا تۆ ئەمەت کردووە بە خوداکانمان؟ قال بل فعله كبيرهم هذا فاسألوهم إن كانوا ينطقون. ئیبراهیم وتی بۆچی لە من دەپرسن خۆ بتە گەورەکە ساغ و سەلیمە نەخێر هەر کاری ئەو بتە زلەیە دەلێیان بپرسن ئەگەر قسە دەکەن و تێدەگەن. فرجعوا إلى أنفسهم فقالوا إنكم أنتم الظالمون. کەمێک داچڵەکان و لە دڵی خۆیاندا لێچیان دەدایەوە سەرنجام وتیان بە خۆیان بەڕاستی هەمیشە ئێوەستەم کارن. ئیبراهیم ڕاز دەکات ئەمانە ناتوانن بەرگری لە خۆیان بکەن چۆن دەتوانن بەرگری لە ئێمە بکەن. ثم نكسوا على رؤوسهم لقد علمت ما هؤلاء ينطقون. پاشان بەسەر شۆڕی پاشگەز کرانەوە بۆ بیر و باوەڕە کۆنەکەیان و وتیان بێگومان تۆ زانیوتە کە ئەوانە قسە ناکەن و تێناگەن زۆر زان و کار بەدەستانیان چەواشەیان کردنەوە. قال أفتعبدون من دون الله ما لا ينفعكم شيئا ولا يضركم. ئیبراهیم وتی باشە ئاخر چۆن شتێک دەپەرستن لە جیاتی خوددا کە ناتوانێت هیچ جۆرە قازان جیازیانێکتان پێ بگەێنێت تەنانەت ئەوەتە نەیانتوانی بەرگری لە خۆشیان بکەن. أف لكم ولما تعبدون من دون الله أفلا تعقلون. ئۆف لە دەستان و لەو شانەش کە لە جیاتی خوددا دەیپەرستن جا ئایا ئەوە تێناگەن و بیر و هۆشتان ناخەنە کار؟ قالوا حرقوه وانصروا آلهتكم إن كنتم فاعلين. هەندێکیان وتیان ئیبراهیم بسووتێن و پشتیوانی لە خوداکانتان بکەن ئەگەر ئێوە شتێکتان بۆ دەکرێت. قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم. خدای گەورەت دەفەرموێت ئێمەش فەرمانمان دەرکرد و وتمان ئەی ئاگر سارد و سەلامەت بە لەسەر ئیبراهیم هەرچەندە ئاگر سوتێنەرە بەڵام بە فەرمانی خوددا توانای سوتاندنی نەما و ئەگەر پەروەردگار فەرمانی بە سەلامەتی نەدایە حەزرەتی ئیبراهیم لەناو ئاگرەکەدا سەرمای دەبوو.
وأرادوا به كيدا فجعلناهم الأخسرين ئەوانە ویستیان پیلان بجێڕن دژی ئیبراهیم، اینجا ئێمەش ئەوانمان بەڕەنجەڕۆترین کەس جێڕا. ونجيناه ولوطا إلى الأرض التي باركنا فيها للعالمين. ئێمە ئەویش و لوتی برازایشمان ڕزگار کرد و ناردمانن بۆ وڵاتی شام، ئەو سەرزەمینەی کە بەرەکەتمان بەسەردا ڕژاندووە بۆ هەموو خەڵکی. ووهبنا له إسحاق ويعقوب نافلة وكلا جعلنا صالحين. هەروها ئێمە ئیسحاقمان بەخشی بە ئیبراهیم و یعقوبیش بنەوەی وەک زیادە ڕێزێک بۆ ئیبراهیم، هەر یەکێک لەوانمان کردە پیا و چاک و خوداناس. وجعلناهم أئمة يهدون بأمرنا وأوحينا إليهم فعل الخيرات وإقام الصلاة وإيتاء الزكاة وكانوا لنا عابدين. هەموو ئەوانەیشمان کردە پێشەوا و بە فەرمانی ئێمە ڕێنمووی خەڵکیان دەکرد و نیگامان بۆ کردن بە ئەنجامدانی کار و کردەوە چاکەکان و ڕاگرتنی نوێژ و زەکاتدان. بەڕاستی ئەوان هەر ئێمەیان دەپەرست و هەر بەندایەتی ئێمەیان دەکرد. ولوطا آتيناه حكما وعلما ونجيناه من القرية التي كانت تعمل الخبائث إنهم كانوا قوم سوء فاسقين. بەڵوت پێغەمبەریش حکمت و دانایی و زانیاریمان بەخشی و ڕزگارمان کرد لەو شارەی کردەوە پیسەکانیان تێدا ئەنجام دەدا. بێگومان ئەوانە قەومێکی نالەبار و خراپ و بەدخو تاوانکار بوون. وأدخلناه في رحمتنا إنه من الصالحين. ئێمە ئەومان خستە ژێر سایەی ڕەحمەت و مێهرەبانی خۆمانەوە، بەڕاستی ئەو لە ڕیزی بەندە چاک و باشەکاندایە. ونوحا إذ نادى من قبل فاستجبنا له فنجيناه وأهله من الكرب العظيم. یادی نوح پێغەمبەریش بکەرەوە کاتێک هانا و هاواری بۆ هێناین لەمە و پێش، جا ئێمەش نزامان گیرا کرد و خۆی و خێزانەکەیمان لە تنگانە گەورەکە ڕزگار کرد. ونصرناه من القوم الذين كذبوا بآياتنا إنهم كانوا قوم سوء فأغرقناهم أجمعين. سەرکەوتنیشمان پێبەخشی بەسەر ئەو قەوم و هۆزەی بەڵگە و نیشانەکانی ئێمەیان بەدرۆ دەزانی و بڕوایان پێی نەبوو، چونکە بەڕاستی ئەوانیش قەومێکی نالەبار و خراپ بوون، بەگشتی نقمی ئاوی زریانەکەمان کردن. وداود وسليمان إذ يحكمان في الحرث إذ نفشت فيه غنم القوم وكنا لحكمهم شاهدين. یادی داود و سلەیمانیش بکەرەوە کاتێک بڕیاریاندا دەربارەی ئەو چێڵگا کشت و کاڵیە، کاتێک کە مەڕ و ماڵاتی خەڵکی تیایدا بڵاوبوونەوە بە شەو و زیانیان بە چێڵگەکە گەیاند. ئێمەیش شایەت بووین لەسەر ئەو داوەری و بڕیارەی ئەوان. لە سەردەمی حکمی حەزرەتی داوددا ڕانەمەڕێک زەوی و زاری کابرایەکی کاول کرد. کابراش چوو سکاڵای خۆی گەیاندە داود، ئەویش بڕیاریدا کە هەموو ڕانەمەڕەکە بدرێت بە خاوەن زەویەکە. بەڵام حەزرەتی سولەیمانی کوڕی ڕایەکی پەسنتری هەبوو، وتی با بەروبوومی ماڵاتەکە بدرێت بە خاوەن زەویەکە تا زیانەکەی پڕ دەکاتەوە. ففهمناها سليمان وكلا آتينا حكما وعلما وسخرنا مع داود الجبال يسبحن والطير وكنا فاعلين. جا ئێمە چارەسەری کێشەکەمان لە سولەیمان گەیاند، بەڵام هەریەکە لەم باوک و کوڕە بەهرەوەرمان کردبوو لە حکمت و دانایی و علم و زانستی.
هەروەها ئێمە باڵندە و چیاکانیشمان لەگەڵ داوددا ملکەت و فەرمان بەردار کردبوو هەمووان پێکەوە تەسبیحات و ستایشی ئێمەیان دەکرد ئێمەش ئەوەمان کرد وعلمناه صنعة لبوس لكم لتحصنكم من بأسكم فهل أنتم شاكرون هەروەها ئێمە داودمان فێری دروستکردنی زرێ و قەڵغان کرد تا لە توندوتیژی کاتی شەڕ بتان پارێزێت ئایا لە بەرامبەرم هەموو ناز و نیعمەتانەوە ئێوە سوپاسگوزار دەبن؟ ولسليمان الريح عاصفة تجري بأمره إلى الأرض التي باركنا فيها وكنا بكل شيء عالمين بۆ سولەیمانیش بایەکی بەهێز و تیژمان ڕەخساند کە بە فەرمانی ئەو جاروبار هات و چۆی دەکرد بۆ ئەو زەویەی کە بەرەکەتمان بەسەردا ڕژاندبوو ئێمە بە هەموو شتێک زانا و شارەزاین ومن الشياطين من يغوصون له ويعملون عملا دون ذلك وكنا لهم حافظين لەپەریەکانیش هەندێکمان بۆ ڕام هێنابوو کە بچنە ناو بنی دەریاوە تا گەوهەر و مرواری و شتی بە نرخی بۆ دەربهێنن و جگەلەوە کاری تریشان دەکرد وەکو دروستکردنی کۆشک و تەلار و پەیکەر و هەتا دوایی و ئێمەش چاودێریمان دەکردن تا کارەکانیان بە چاچی ئەنجام بدەن و زیان بە خەڵک نەگەێنن وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين یادی ئەیوبیش بکە کاتێک هانا و هاواری بۆ پەروەردگاری برد دوای ئەوەی ماوەیەکی دوور و درێژ نەخۆش کەوت بوو جگەل لەوە پێشتریش ماڵ و سامان و منداڵەکانی تیاچوو بوون وتی پەروەردگارە بەڕاستی من نازار و ناخۆشیم توش بووە تۆش لە هەموو کەس مێهرەبانتر و لە هەموو کەس دلۆڤانتریت فاستجبنا له فكشفنا ما به من ضر وآتيناه أهله ومثلهم معهم رحمة من عندنا وذكرى للعابدين جایمەش نزامان گیرا کرد و بە هاواریەوە چوین و هەموو ناخۆشی و نەخۆشیەکمان لە کۆڵ کردەوە هەموو ماڵ و منداڵیمان پێبەخشیەوە و ئەوەندەی تریش لەگەڵیاندا دەکرێت خودای گەورە هەر هەمان ماڵ و منداڵی پێشووی بۆ زیندوو کرد بێتەوە یاخود نەوەی نوێی پێبەخشی بێت ئەوە ڕەحمەتێکی تایبەتی بوو لەلایەن ئێمەوە یاداوەریشە بۆ بەندە خوددا پەرستەکان کە ئەگەر ئەوانیش تووشی بەڵاو ناخۆشی بوون وەک ئەم لەوە دوان نزایان کرد خدای میهرەبان بەهانە و هاواری ئەوانیشەوە دەچێت وإسماعيل وإدريس وذا الكفل كل من الصابرين یادی ئیسماعیل و ئیدریس و ذولکیفلیش بکەرەوە هەر یەکە لەوان لە تاقیکردنەوە جۆرە و جۆرەکاندا سەرکەوتوو بوون لە خۆگر و ئارامگران بوون وأدخلناهم في رحمتنا إنهم من الصالحين ئێمە هەموویانمان خستە ژێر سایەی ڕەحمەت و میهرەبانی خۆمانەوە چونکە بەڕاستی ئەوانە لە چاک و پاکانن وذا النون إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين یادی ذەنونیش بکەرەوە کە یونس پێغەمبەرە کاتێک بە تووڕێیەوە ڕۆیشت گومانی وابوو کە هەرگیز دنیای لێ تەنگ ناکەینەوە بەڵام بە پێچەوانەی گومانەکەیەوە خوددا خستیە ناو سکی نەهەنگەوە جا لە ناو تاریکاییەکاندا تاریکایی شەو و دەریا و ناوسکی نەهەنگەکەدا هاوار و نزای لێ بەرز بۆەوە وتی پەروەردگارە هیچ خودایەک نییە جگەل لە تۆ پاچی و بێگەردی هەر بۆ تۆیە بەڕاستی من لەستەمکاران بووم کاتێک بە بێفەرمانی تۆ قەومەکەم بەجێهێشت
فاستجبنا له ونجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين ئێمەیش بەهانایەوە چووین و ڕزگارمان کرد لەو غەم و پەژارە و تەنگانەیەی کە تێی کەوتبوو بەو شێوەیەش ئیمانداران ڕزگار دەکەین کاتێک کە دەکەونە تەنگانەوە و هانا و هاوار بۆ ئێمە دەهێنن. وزكريا إذ نادى ربه رب لا تذرني فردا وأنت خير الوارثين یادی زەکەریاش بکەرەوە کاتێک هانا و هاواری بۆ پەروەردگاری بردو وتی پەروەردگارە من بەتەنهایی مەهێڵەرەوە نەوەیەکی چاک و پاکم پێ ببەخشە تۆش چاکترین زاتێکی لە پاش من و هەموو مردوویەک دەمێنیتەوە. فاستجبنا له ووهبنا له يحيى وأصلحنا له زوجه إنهم كانوا يسارعون في الخيرات ويدعوننا رغبا ورهبا وكانوا لنا خاشعين اینجا ئێمە نزاکەیمان گیرا کرد و یەحیامان پێبەخشی هاوسەرەکەیشمان بۆ چاک کرد کە منداڵی ببێ چونکە بەڕاستی ئەوانە چاڵاک و گورج و گۆڵ بوون لە ئەنجامدانی هەموو خێر و چاکەیەکدا و نزای بە کوڵیان دەکرد بە ئومێدی ڕەحمەت و بەهەشتی ئێمە و لە دۆزەخ و خەشمی ئێمە دەترسان و ئەوان هەمیشە گەردن کەج بوون بۆ ئێمە. والتي أحصنت فرجها فنفخنا فيها من روحنا وجعلناها وابنها آية للعالمين یادی مەریەمیش بکەرەوە ئەو ئافرەتەی داوێنی خۆی بە خاوێنی ڕاگرت ئێمەش لەو ڕۆحەی خاوەنی بووین پێمان بەخشی و خۆی و کوڕەکەیمان کرد بە مۆجیزە و بەڵگە بۆ هەموو خەڵکی. إن هذه أمتكم أمة واحدة وأنا ربكم فاعبدون خەڵچینە بەڕاستی ئەم ئاینەی کە ئەم پێغەمبەرانە هێناویانە ئاینەکەی ئێوەیە کە یەک ئاینە و منیش پەروەردگارتانم تەنها من بپەرستن. وتقطعوا أمرهم بينهم كل إلينا راجعون لەگەڵەوەشدا لە ڕێبازی یەکتاناسی و ئاینی ئیسلام لایاندا و بەش بەشیان کرد لە نێوانی خۆیاندا جۆرەها دەستە و گرۆ دروست بوون بە مەرجێک هەر هەمووشیان بۆ لای ئێمە دەگەڕێنەوە لە دەستمان دەرناچن. فمن يعمل من الصالحات وهو مؤمن فلا كفران لسعيه وإنا له كاتبون جا ئەوەی کار و کردەوە چاکەکان ئەنجام بدات لە کاتێکدا کە ئەو کەسە باوەڕدارە جا ئەوە هەوڵ و کۆشەکەی پشتگوێ ناخرێت و بەزایە ناچێت بەڕاستی ئێمە بۆی یاداشت و تۆمار دەکەین. وحرام على قرية أهلكناها أنهم لا يرجعون جارێکی تر حرامە و ئەستەمە لە دانیشتوانی هەر شار و شارۆچکەیەک کە کاولمان کردووە بێگومان ناگەڕێنەوە. حتى إذا فتحت يأجوج ومأجوج وهم من كل حدب ينسلون هەتا ئەو کاتەی بربەستەکەی ذوڵقەرنەین لەسەر دوو تیرەی یاجوج و مەئجوج دەکرێتەوە کە ئەمەش یەکێکە لە نیشانەکانی نزیک بوونەوەی کۆتایی دنیا و ئەوانە ئەو کاتە لە هەموو کون و کەلێنێکەوە بەلێ شاو پەیدا دەبن و زۆر دەبن. واقترب الوعد الحق فإذا هي شاخصة أبصار الذين كفروا يا ويلنا قد كنا في غفلة من هذا بل كنا ظالمين
ئەوسا ئیتر بەڵێنی ڕاستی نزیک دەبێتەوە و دەست پێدەکات. اینجا دەبینیت چاوی ئەوانەی بێباوەڕن ئەبلەق و زەق دەبێت. بێپەروا دەڵێن هاوار بۆ ئێمە چاک غافڵ بووین لەم ڕۆژە لەم سەرنجامە نەک هەر ئەوە بەڵکو ئێمە هەرستەمکار بووین. إنكم وما تعبدون من دون الله حصب جهنم أنتم لها واردون. پاشان پێیان دەوترێت بێگومان ئێوە و ئەو شتانەی لە جیاتی خوددا دەتان پەرست سوتەمەنی دۆزەخن و سەلکە بزوتی ئاگرن دەبێت هەر بچنە ناوی و هەمیشە تێیدان. لو كان هؤلاء آلهة ما وردوها وكل فيها خالدون. هەروەها بە هاوڵگەران دەوترێت ئەوانەی ئێوە دەتان پەرست ئەگەر خوددا بوونایە ئاوا نەدەخرانە ناو دۆزەخەوە بێگومان هەر هەمویان هاوڵگەران و پەرستراوەکانیان لە دۆزەخدا بۆ هەمیشە دەمێننەوە. لهم فيها زفير وهم فيها لا يسمعون. ئەوانە بەهەناسەی قورس و لرخە و ئاهوناڵەوە ژیانی سەختی تیادا دەبەنە سەر و موژدە و هیوا و قسەیەکی خۆش نابیستن. إن الذين سبقت لهم منا الحسنى أولئك عنها مبعدون. بەڕاستی ئەوانەی کە هەرزوو بڕیارمان داوە چاکە بهێنینە ڕێیان بەهۆی ئیمان و باوەڕ و کردەوەی چاچیانەوە ئەوانە دوورە پەرێز کراون لە دۆزەخەوە. لا يسمعون حسيسها وهم فيما اشتهت أنفسهم خالدون. قرچە قرچ و ورشە و دەنجی بڵێسەی نابیستن بەڵکو ئەوان لەناو ناز و نیعمەتدا کە حەزیان لی بوو ئارەزویان دەکرد بۆ هەتایی دەمێنن. لا يحزنهم الفزع الأكبر وتتلقاهم الملائكة هذا يومكم الذي كنتم توعدون. ئەو بەختەوەرانە لێ قەومانی گەورە و تنگانەی بێسنووری قیامەت تووشی غەمباری و پەژارەیان ناکات بەڵکو فریشتەکان بەڕووی خۆشەوە پێشوازیان لێ دەکەن و دەڵێن ئەمە ئەو ڕۆژەیە کە کاتی خۆی بەڵێنتان پێدەدرا ئێوە ئیتر ڕزگارتان بوو لە تنگانە و ناخۆشی دنیا بۆ هەمیشە کەوتنە خۆشیەوە. يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا إنا كنا فاعلين. ڕۆژێک دێت ئێمە ئاسمان دەپێچینەوە وەک چۆن کتێبی کراوەتدا دەخرێت و دەپێچرێتەوە هەروەک چۆن لە سەرەتاوە دروستمان کرد وەک ئەوسای خۆی لێ دەکەینەوە بۆ ئەوەی سەر لە نوێ بە شێوەیەکی تر دروستی بکەینەوە. جا ئەوە پەیمان و بەڵێنی ئێمەیە بێگومان ئێمە ئەو کارە ئەنجام دەدەین. ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون. سوێن بە خوددا بەڕاستی ئێمە لە کتێبی زەبوردا دوای تەورات بڕیارمان داوە کە بێگومان بەندە شیا و چاکەکانم دەبنە خاوەنی زەوی. إن في هذا لبلاغا لقوم عابدين. بەڕاستی ئالەم باسەدا مژدە و ڕاگەیاندن بۆ کەسانی خوددا پەرست و بەندە ملکەچەکانە. وما أرسلناك إلا رحمة للعالمين. أي محمد ئێمە تۆمان ڕەوانە نەکردووە تەنها بۆ ئەوە نەبێت کە ببیتە ڕەحمەت و بەرەکەت بۆ هەموو جیهانەکان جیهانی ئادەمیزاد و گیاندار و ڕوەک و پەری و هەتا دوایی. قل إنما يوحى إلي أنما إلهكم إله واحد فهل أنتم مسلمون.
ئەی پێغەمبەر تۆ بڵێ بەڕاستی من تەنها ئاگادار دەکرێم کە بێگومان خودای ئێوە هەر خودایەکی تاک و تەنهایە ئایا ئێوە تەسلیمی ئەم بڕیارەت دەبن و مسلمان دەبن؟ فإن تولوا فقل آذنتكم على سواء وإن أدري أقريب أم بعيد ما توعدون خۆ ئەگەر پشتیان هەڵکرد و گوێیان نەگرت بۆ گفتار و بەرنامەی ڕوون و ئاشکرای تۆ ئەوە پێیان بڵێ من پەیامی خودام بە یەکسانی بە هەمووتان گەیاندووە هیچ شتێکم لە کەس نەشاردۆتەوە منیتر نازانم ئەو هەڕەشەیەی کە لە ئێوە دەکرێت نزیکە یا دوورە دەربارەی شکستی ئێوە یا بەرپابوونی قیامەت إنه يعلم الجهر من القول ويعلم ما تكتمون دڵنیابن کە بەڕاستی هەر ئەو زاتە خۆی دەزانێت و ئاگایە بە گفتاری ئاشکرا و هەر ئەویش دەزانێت و ئاگادارە لەوەی کە دەیشارنەوە لە کار و کردەوەتان وإن أدري لعله فتنة لكم ومتاع إلى حين من نازانم لەوانەیە ئەم دواخستنی تۆڵە و بەڵێنی پەروەردگارە بۆ تاقیکردنەوە و سزاتان بێت و ڕابواردنێشیش بێت تا کاتێکی دیاری کراو لە دنیای کۆتا تەمەندا یاخۆت بەڵکو بە خۆدا بچنەوە و ڕێبازی دینداری بگرنە بەر قال رب احكم بالحق وربنا الرحمن المستعان على ما تصفون دوای گەیاندنی پەیامی خوددا و گوێ پێنەدانی خوددا نەناسان پێغەمبەر وتی پەروەردگارە دادگەرانن لە نێوان من و ئەمانەدا داوەری بفەرموو لەسەر بنچینەی حەق و ڕاستی پەروەردگارمان بەخشندە و میهرەبانە و داوای یارمەتی لێکراوە بۆ ئەوەی سەرمان بخات بەسەر ئەو پێناسەیەی کە ئێوە دەیکەن دەربارەی خوددا و پێغەمبەر و پەیامەکەی